سڵاو لە بینەرانی داکۆک لە هەر کوێیەک بینەرمانن. ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک بە هاوکاری ماڵی کوردی لە لیدس لەسەر چەند پرسێکی گرنگ کۆبەوە. پرسی یەکەمیان یادکردنەوەی کارەساتی هەڵەبجە بوو 16 سەی 1970 کە تیایدا جینۆسایدی گەلی کورد لەلایەن ڕژێمی پێشووی بەعەز کرا و پرسی دووەمیان کۆبوونەوەی ئەندامان و ڕاگەیاندنی ئەنجومەنی لیدس بوو. ئێستا چمە ژوورەوە بۆ وەرگرتنی ڕاو بۆ چوون و لێدوانی ئامادەبوانان لەسەر ئەم پرسە گرنگانە. ئەمڕۆ وەکو ڕێکخراوی داکۆک لێرە کۆبووینەتەوە بە مەبەستی یادکردنەوەی یادی 16 سێ، هەروەها ناساندنی ئەنجومەنی لیدس و هەروەها پێدانەوەی ئایدیەکان و دابشکردنی هێلک بۆ ئەندامەکانمان. بە خۆشحاڵیەوە ئەندامێکی زۆر کۆبوونەتەوە لێرە ئامادە بوون دەستخۆشیان لێکەین. هیوای بەردەوامی سەرکەوتن بۆ ڕێکخراوی داکۆک و هەموو ئەندامەکان نەخوازین دەستوچاوی ئێوەش خۆش بێت. ئەمڕۆ لە بەروای 16 سێ لە شاری لیدس وەکو چالاکان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک هەڵساین بە یادکردنەوەی 37مین ساڵیادی کارەساتی هەڵەبجە کە لەو کارەساتەدا زیاتر لە 5000 کەس شەهید بوون و بەدەیان هەزار کەس تریش بریندار بوون و ئەمە جێگەی داخە بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورە کە بەسەر میلەتی کورددا هاتووە لەلایەن ڕژێمی فاسی بەعەسەوە و هیوادارین کارەساتی وا دووبارە نەبێتەوە بەسەر میلەتەکەماندا کە تاکو ئێستا برینەیەکی قوڵ و ساڕێژی لەسەر بیرکردنەوەمان جێهێشتووە. خی گەورە و میێرەبان سوپاسی ڕێکخراوی داکۆک دەگەین کە توانی هەستا بە یادکردنەوەی 37مین ساڵیادی چینەبارانی هەڵەبجە وەک جینۆسایدێکی سمبولێکی هەڵەبجەیی کە توانی ئەم یادەمان بۆ بڕەخسێنێت و لە ماڵی کوردان لە شاری لیدس. زۆر سوپاسی ڕێکخراوی داکۆکەین بۆ پێدانی ئەم هەلە پێمان. ئەمڕۆ وەکو چالاکوانێک و ئەندامی ڕێکخراوی داکۆک لە شاری لیدس هەستین بە یادکردنەوەی شەهیدانی ڕێگەی ڕزگاری و قوربانیانی هەڵەبجە. بەداخەوە 37 ساڵ پێش ئێستا و لە ڕۆژی وەکو ئەمڕۆدا ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕ هەستا بە ناوبردننی 5000 پەپولەی کوردی بێتاوان کە تەنها داواکاریان ماف و ژیان و ئازادی بوو بۆ میلەتی کورد. بەداخەوە ئێمە لێرەوە سەری ڕێز و نەوازشدا ئەنوێنین بۆ قوربانیانی هەڵەبجە و تەواوی شەهیدانی کوردستان و داواکارین هەرچی زۆر بەرپرسانی حکوومەت بەرکەوتوانی چەکی کیماوی چارەسەر بکەن و ئەلێرە کۆبووینەتەوە بۆ یادی هەڵەبجە. بەڕاستی کارەساتێکە کارەساتەکە نابێ هیچ کەلێکی کوردی چاکێکی کورد لە بیری بکاو. زۆر خەمبارین ببوونەوە هیوادارین کە سوکاری قەربوو بکرێنەوە بە جوانترین شێوە تیماری بریندارەکان بکرێ و ئەو بەرپرسانەشی کە دەستیان هەبوو لەوەیە بە کوردەکانیشەوە بەیەکێتی و باهمیانەوە بدرێنە دادگا. ئەمروکیاس ئامادە بوومەوەکی هاونی اجتماعیەکی کورد و خەڵکی دەبەر ئابادینان وڵاتە بریتانیا بتایبەتی شاری لیدس لە ساڵ ڕۆژا کیمیابارانکردنا هەڵەبجە و 37 ساڵ دەرباز بن لەسەر وێ کارەساتە و نەمرۆڤانە دژی مدنی و هەوڵاتیەت سڤیلێت کوردستان بتایبەتی شاری هەڵەبجە هاتیە گرن و ئەڤیەگەریجی بۆ هەمیە ڤەدگەڕینەوە ji بۆ کاربەدەستن ویسەر دەرین گێتنوکەک و ئەو ئەگەرن. وەک ئەندامان و ڕێکخراوی داکۆک هەڵساین بە یادکردنەوەی 37 ساڵەی کیمیابارانکردنی شاری هەڵەبجەی شەهید کە لەو ڕۆژە خەمناک و شوێناوێدا دەسەڵاتی بەعس و گۆڕبەگۆڕ هەڵسا بە بۆمبارانکردنی شاری هەڵەبجەی شەهید. ئەمڕۆ لە شاری لیدس لە ماڵی کوردان بەشداری یادی 37 ساڵی کیمیابارانکردنی شاری هەڵەبجەمان کردەوە، بەڵام بەداخەوە لەلایەن حکومەتی کوردیشەوە هیچ یارمەتیەکی ئۆتۆی ئەو شارە نەدراوە و هیچ پرۆژەیەکیان بۆ دروست نەکراوە. وەزائیدەن بەرکەوتوانی چەکی کیمیاییش هیچ چارەسەرێکی ئۆتۆیان نییە و ئێستاکەش بە بۆنێ برینەکانیان و ئەنانەرن. Today is the day of the Remembrance Day that Halabja have been bombarded by Saddam Hussein and the Iraqi leaders of regime. 37 years ago, the day that Saddam Hussein bombarded the innocent people in Halabja, where
where women, children, elderly people have lost their lives, or some of them still struggle with their lives. In a blink of eye, more than 5,000 people have died straight away. The city have turned into ashes and sorrow in a moment that they bombarded the city. Today is the day that we remember, the day that we remembering that day, that the day will have to be there forever. We stand here for solidarity and justice for innocent people. We stand for their lives in justice and solidarity. And I want to express my attitude for the DACOG organization for organizing these kind of events, and thank you for their commitment and dedication. لە ساڵی 1970 یادی چمیابارانی هەڵەبجەی شەهید دەکەینەوە و هەروەها لێرە کۆمەڵەی ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی ڕێکخراوێکی نوێ ڕادەگەێنن، ڕێکخراوی لیدس و هەموو زوڵم و ستەمەی کە ڕژەمی عێراقی گۆڕ بەگۆڕ بەرامبەر بە کورد کردی تەواوی جیهان پشتی لە کورد کرد بوو. بەڵام شانزەی سێ کە دوای کیمابارانکردن شانزەی سێ بۆ شوناسی گەلێک کە گەلی کووردە. ئێمەش ئەمڕۆ لە شاری لیدس ئەو یادەمان بەرز ڕاگرت، یادی شەهیدانی شانزەی سێ 1970مان کردەوە. ئەمڕۆ ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک هەساین بە یادکردنەوەی کیمیابارانی هەڵەبجە کە 37 ساڵ لەمەوە پێش بەدەستی ڕژێمی لە ناوچوو ڕژێمی بەعس بووە هۆی کوشتنی 5,000 خەڵکی سیڤیلی هەڵەبجە. بەداخەوە وەکو ئاگادارن لەم تاوانە گەورەیەدا لەم جینۆسایدەی گەلی کووردا لایەنەکانی حیزبی کوردستان سەوەکار و سەبەب بوون بۆ ئەوەی کە ئەم کیمیابارانە بکرێت. ئەوەی کە جێی نیگەرانەیە هەتاوەکو ئێستا هەڵەبجە بە پارێزگا نەناسێنراوە. ئەوەش یەکێکە لە نیگەرانیەکانی تر هیوادارین بە زووترین کات هەڵەبجە وەکو یەکێک لە پارێزگاکانی کوردستان بناسێنرێت. ئەمڕۆ لە 16 سێ لە شاری لیدس وەکو ئەندامێکی ڕێکخراوی داکۆک بەشدار بووم لە 37 ساڵەی یادی شەهیدی هەڵەبجەی شەهید. من وەکو چالاکوانێک ئەمڕۆ بۆ پشتیوانی کردن لەو شەهیدانەی کە لەلایەن ڕژێمی بەعسەوە شەهید کران کە ئێستاش لەلایەن هیچ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا بە هیچ شێوەیەک پاڵپشتیان لێ نەکراوە، هیچ شتێک نەگەڕاوەتە ڕوو بۆ ئەوەی خەڵک بیبینێت کە چ دانووسانێک بووە و چ کارەساتێکی دڵتەزێن بووە. ئەمڕۆ کە 16 سێی 2025 ساڵی ڕۆژی کیمیابارانکردنی شاری هەڵەبجەیە و لە شاری لیدس ئامادە بووم و وەکو ئەندام و چالاکوانی کورد لە بەریتانیا و ئیدانەی ئەم کارەساتە دەکەم و بەداخەوە کە زیاتر لە 5,000 هاوڵاتی منداڵ و ژن و پیا بوونە قوربانی و زیاتر لە 10,000 هاوڵاتی بێتاوان بریندار کران کە تا ئێستا برینی زۆربیان ساڕژ نەکراوە و دەمەوێت ئەوە بڵێم کە بەهۆی ئەم کارەساتەوە بەرپرسانی یەکێتی و پارتی بە تایبەتی یەکێتی ئۆباڵی ئەم کارەساتەنە کە تووشی ئەم خەڵکی شاری هەڵەبجە هاتن. ئەمڕۆ و ڕێکخراوی داکۆک لە یادی کیمیابارانکردنی هەڵەبجە و لە شاری لیدس ماڵی کوردان کۆبوونێتەوە بۆ یادکردنەوەی کیمیابارانکردنی هەڵەبجە. بەداخەوە یەکێتی و پارتی بە بۆنەی گەندەڵەکانیانە و هەتا ئێستا نەیانتوانیوە شاری هەڵەبجە وەکو پارێزگا ڕاگەێنن. ئەمڕۆ وەکو ڕێکخراوی داکۆک لە شاری لیدس لە وڵاتی بەریتانیا لە یادی 37مین ساڵەی کیمیابارانکردنی هەڵەبجە کارەساتە دڵتەزێنەی کە بەسەر خەڵکی کوردستان و بە تایبەتی شاری هەڵەبجەدا هاو کە نزیکەی 5,000 شەهیدمان دا و لە ماوەیەکی کەمدا نزیکەی 10,000 بریندار و تا ئێستا بریندارەکان چارەسەر نەکراون. بەداخەوە کەم و کوڕێکەیە لە دەسەڵاتی حکوومەتی کوردی کە ئێستا لەلایەن بنەماڵەی یەکێتی و پارتیەوە بەڕێوە چێ تا ئێستا هیچ هیمەتێکیان نەکردو بۆ چارەسەرکردنی برینەکان نەخۆشەکان و چارەسەرکردیان، بەڵام بیریان تەنها لە گیرفانپرکردیان کردوێتەوە لەسەر هەڵەبجەی شەهید و سەر و ڕێز بۆ خوێنی شەهیدان داون.